ئەنەس عمری چەندە؟ عمری 8 ساڵەوە نیە؟ لە 8 ساڵی گوتمان زۆر عاقڵ بوو لەگەر داچی و هیچ قسەیەکی نەدەکرد کەوا داچی عاجز بی و هەر کاتێک داچی ئیشی پێ بایلۆی جێبەجێ دەکرد و نەدەچەوە دەرێژ بەبێ ئیزنی داچی لە 7 ساڵی دەچەوە دەرێ لە 6 ساڵی و لە 7 ساڵی دەچوو لۆگەمان دەچوو گەمەی دەکرد و بەڵام ئێستا لە 8 ساڵی ئەنەس ناستە دەرێ بەبێ ئیزنی داچی دەرەدایە حەزم لێ لە لای تو بم دایە حەزم لێ ئیشت لە بۆ بکەم دایە حەز ناکەم ئەتوو بەتەنێبی زانە کوڕەکانم زانە ئەنەس لە 8 ساڵی چەند عاقڵتر و ژیرتر و ڕێک و پێکتر بوو ئەو جارە ئەنەس عمری گەیشتە 9 ساڵی ئەلێرە بزانە پاش ئەوەی کە لە 6 و 7 و 8 بەڕاستی عاقڵ و ژیر بوو بەڕاستی بەجێی دایکی کرد بەڕاستی دڵی داچی نەشکاند ئەو جارە بوو بە 9 ساڵ ئەلێرە خی گەورە دەرکەیەکی زۆر گەورەی لە ئەنەسی کردەوە لەبەرۆی بەڕاستی عاقڵ بوو بەڕاستی ژیر بوو بەڕاستی دڵی داک و بە دڵی داچی عاجز نەدەکرد بزانە خوا چ شەڕەفەکی دایە ئەلێرە لەو ساڵیدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە مەکەی هاتە مەدینەی لە مەکەی هاتە مەدینەی کە هاتە مەدینەی دایکی مسلمان بوو داچی ئیمانی بە پێغەمبەری هینا ئیمانی بەخوای بە پێغەمبەری خوای بە مەلائکەتەکانی خوای بە کتابەکانی خوای و بە ڕۆژی دوایی و بە قەزا و قەدەر هێنا ئەوانەی ژماردم ئەوانە چ بوون چێ دەژانی ئەوانەی کە ژماردم چ بوون ها خاتون ڕاوستە ها ئەوانەی ژماردم چ بوون ئیمان بەخوای بە پێغەمبەرانی خوای بە مەلائکەتەکانی خوای بە ڕۆژی دوایی ها خاتون ئەخە چ بەوە چی پێ دەڵێن ئەوانە شتەکی ئەو خاتونە جوانە ئافرین ئەوانە چی پێ دەڵێن ها بابەجیان مایە ها بابا پایەکانی ئیمان ئافر یەک چەپرەی لە بۆ لێدەن یەک چەپرەی لە بۆ لێدەن ئافرین ئەوە پێی دەڵێن پایەکانی ئیمان دەبی ئەوە وەکو فاتیحەی لە بەرمان بی پایەکانی ئیمان چنە چێ لۆم دەژمێریتن یەڵڵا یەڵڵا ئەو خاتونە لۆم بژمێریت یەڵڵا پایەکانی ئیمان بە فریشتەکان نا بە ڕۆژی دوایی بە قەزا و قەدەری ئافر دێ بزانم ئەتو لۆم ئەو زلک سپیدەی بزانم لۆم بژمێری دێ پایەکانی ئیمان هەستەوە هەست باوەڕبوون بە کتابەکانی خوا باوەڕبوون بە ڕۆژی دوایی ئافرین بزانە ئەوە دەبی لە بەریکەن دێ ئەو خاتونش با لە بۆم برێ تەواو ئافرین کوڕەکانم کچەکانم ئەوە پایەکانی ئیمانە دەبی ئێمە لە بەرمان بیتن پایەکانی ئیمان شەشن باشە بابەجیان ئەوزە ئێستا داچی ئەنەسی بوویتە مسلمان پایەکانی ئیمانی تەواوە ئێستا فێرە ئەنەسی دەکا ئەنەسی دادەنێ دەرەوەرە کوڕی شیرینم وەرە با ئیمانت فێرکەم دەزانی ئیمان چییە ئەنەس گیان ئەوی دەرێت چییە دایە گیان دەرێ ئیمان ئەوەیە کە ئەمە بڕوامان هەبێ کە خوایەکی تاک و تەنها ئێمەی دروست کردووە و هەر ئەویش دەمانژێنی و هەر ئەویش ڕزقمان دەداتن پاشان دەبی ئیمانت هەبی بە پێغەمبەرەکانی خوا کە ئەو پێغەمبەرانە هاتوون بۆ ئەوەی ئێمە ڕێنمایی بکەن و خوامان پێ بناسێنن و لە هەمووشیان گەورەتر و لە هەموویان خۆشەویستتر محەممەدن مستەفایە صلى الله عليه وسلم طبعا پێغەمبەری خوا لە مەدینەیە ئێستا ئەنەس نەیدیتە بەڵام ئێستا داچی پاش ئەوەی کە دەرسەکەی فێر دەکا دەستی دەگری و دەیباتەکەم پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لۆی بە چاوی خۆی پێغەمبەری ببینی دەزانی چەند خۆشە ئێمەش پێغەمبەری خوای ببینین چەند کەس حەز دەکات لە خەودا پێغەمبەری خوای ببینی عەلەیهی سەڵات وسەلام ئەتوش ئافرین
بەڵێ چیان وە دەڕێ ئەتوو داوەرە ئێرە بزانم وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئێرە وەرە ئەو بەرێ وەرە ئەو ئێرە قەینە دەی بزانم کو دیتە لۆم بجێڕەوە نابووە بابا گیان لێبی دەی هات بۆ ماڵمان پێمی گۆ بە قسەی داکتکە عقڵ بە بۆ نابەش ئەتووە دەکەی زۆر باشە و گیان بزانە ئەوە چونکە بەجێی داچی دەکا چونکە عاقڵە بزانە خوا ئەو شەرەفەی پێدا ئافرین دەبڕودانشە ناو چێت و یوسف گیان بزانە ئەوزە ئێستا ئەنەس لە عمری یوسفیا لە عمری یوسفیا واداچی نسحەتی دەکا فێرە ئەرکانی ئیمانی دەکا ئەرکان ئیمان بەخوای لە بۆ شەرح کرد ئەوزە ئیمان بە پێغەمبەرانی لە بۆ شەرح کرد ئەوزار ئیمان بەچی بە کتابەکانی خوا کە خوای گەورە کۆمەڵە کتابی ناردیتە خوارێ بۆ پێغەمبەرەکان و ئاخر کتاب چێ دەزانی ئاخر کتاب کە خوا ڕەوانەی کردووە لە بۆ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ناوی چێ ها بابەجان ئافەرین ئاخر کتاب ناوی قورئانە ئەو قورئانەی کە ئێمە دەخوێنین کە ئێمە گوێمان لێ دەبیتن کە ئێمە فێری دەبین ئەوە ئاخر کتابە کە خوای گەورە ڕەوانی کرد لە بۆ پێغەمبەریمان عەلەیهی سەڵات وەسەلام پاشان ڕوکنەکی تکە پایەکی کە لە پایەکانی ئیمان ئەوجا بڕوابوون بە فریشتەکانی خوا کە خوای گەورە بە ملیۆنەها فریشتەی هەیە ئەو فریشتانە بەس تەسبیحات دەکەن ئیشی و کاری خوای گەورە زێبەزێ دەکەن هەندێکیان ئایدی ڕوحکێشانێنە ئەمە پێیان دەرن ئیزرائیل مەلەک المەوت جا هەر یەکە لەو مەلائیکەتانە ئیشێک دەکەن یەک لەو مەلائیکەتانە کە دوونە پێکەوە لەسەر شانمانن ئەوانە ئیشیان چییە چێ دەزانی ئەو مەلائیکەتانەی لەسەر شانمانن ئیشیان چییە بابەجان باش و خراپ چێ چ لێ دەکەن دەنووسن ئیشی باش و خراپی ئێمە دەنووسن ئافرین ئافرین ناو چییە تو کوڕەکەم ڕۆمان ماشاءڵڵە بزانە ڕۆمان چەند جوانی لەبەر کردە ئەو دوو مەلائیکەتەی کە بەردەوام لەگەرمانن خۆشەویستانم منداڵە چاو جوانەکان ئەو دوو مەلائیکەتانە بەردەوام لەگەرمانن مراقەبەی ئێمە دەکەن ئەگەر ئیشی باشمان کرد ئەگەر ئیشی باشمان کرد ئەگەر قسەی باشمان کرد ئەوە دەینووسن کە دەینووسن دەیبەنە خزمەت خوای ئاگاتان لێبی ئەو کتابانە ئەو دەفتەرانەی کە مەلائیکەتەکان دەینووسن ئەوە هەموو خوا تەمەشای دەکاتن جا ئافرین لە بۆ ئەو کەسەی کە کتابەکەی بەس شتی باشە قسەی باشە فعلی باشە کردەوەی باشە بەڵام زۆر شەرمەزاری لە بۆ ئەو منداڵەی کەوا مەلائیکەتەکان نووسیتیان ئەوڕۆ درۆی کردیە ئەوڕۆ داک و بابی عادز کردیە ئەوڕۆ بوختانێکی بەیەکەچی کردیە ئەوڕۆ چووە دزیەکی لە برادەرەکی کردیە ئەوڕۆ چووە شەڕەکی لە دەرێ کردووە ئەوڕۆ چووە شتێکی کارێکی خراپی کردووە دەبی زۆر زۆر ئاگاتان لە خۆبی یان بچی نوێژی بچیتن تەمبەڵی لە نوێژەکانی بکە یان هەر کارێکی خراپ بکاتن جا زۆر زۆر ئەمە شەرمەزار دەبین بەرامبەر خوا ئەگەر بێت و ئەو دەفتەرەی تو مەلائیکەتەکە چبی هەموو کارە خراپەکانی نووسیبی ئەنگۆ حەز دەکەن خوای گەورە تەمەشای دەفتەرتان بکە دەفتەرتان هەموو کاری خراپبی حەز دەکەن ئەی دەیکەواتە بەڕاستی دەبی ئێوە باش بن بەڕاستی دەبی وە نەکەن ئەو مەلائیکەتانی سەرشانمان کە یەکیان ئایدی نووسینی خراپەیە هیچ خراپەی بنووسی دەبی ئەوە دەستی ڕەخبی هیچ نەنووسی هیچ بەس ئەوەی مەلائیکەتەکەی لە ڕاستە بنووسی کە وەختی بانگیدا یەکسەر دەست بشۆی نوێژەکەت بکەیت وەختی داک و بابت کارێکیان پێت بوو یەکسەر جێبەجێ بکەیت ئەو وەختی کە مۆبایلەکەت دەکەوتە دەستی زۆر زۆرت ئاگا لە خۆبی ئەوەندە خەریکی مۆبایل مەبە کوڕی خۆم چکۆ نەخواو نەخوا نە پێغەمبەری خوا نە مەلائیکەتەکان ئەوەندە حەز ناکەن ئێوە خەریکی مۆبایل بن بەڕاست ئافرین ئەکر
بزانە ڕۆمان چەند عەقڵە هەچار ڕۆژیت کە دێ لە جاتی من وتاری دەداتن ڕەبی ئەمری درێژی خوا ئەمری درێژکە خوا جەنابەت بەخێر بێ بەخێر بێ خاتون ڕەبی بەخێر بێ زینە خات یا ڕەبی بەخێر بێ سەرچاوان ئەوەستە لە بەچی خۆم بوو لە مەکتەبی دیمەن ڕاستەکە یا ڕەبی بەخێر بێ زینە خات ئەوە داچیشی زیرەک بوو لێ دەبی کوڕەکەشەوە زیرەک بیتن جا بەڕاستی کوڕە شیرینەکانم کچەکانم دەبی ئێمە زۆر ئاگامە لە خۆبی شتێک نەکەین کە مەلائیکەتەکان دوای ڕچیان لە ئێمە ببتەوە دەزانی ئەو مەلائیکەتانی سەرشانمە ئەگە درۆیەک بکەین دوور دەکەوتەوە لێمان دوور دەکەوتەوە لێر ئاگاتان لێرە بکڕم هەر کەسێک هەر منداڵک درۆیەکی بکە یەک بۆنی ئەوەندە ناخۆشی لێ پەیدا دەبێ ئەو مەلائیکەتە سەرشامان دەڕوا ئەوی ئەو منداڵە درۆی کرد تازە من لەسەر شانی ئەو منداڵی ڕناوەستم بزانە چەند شەرمەزار دەبین چەند حەیامان دەسی دەکەن ئەو مەلائیکەتانە کە ئەمە درۆ بکەین جا زۆر ئاگاتان لەخۆبی هیچ درۆ نەکەن ئەو مەلائیکەتانە کەنجین ئەمەیان خۆش دەوێ ئەو وەختی کە مەلا بانگیدا ئەمە ببینی خەریکی دەستنوێژینە و نوێژ دەکەین ئەو وەختی ئەگەر داکمان یا باوکمان بانگی کردین لە بۆ ئیشێک ئەو مەلائیکەتانە ئەو وەختی ئەمەیان خۆش دەوێت ئەمە برێندایە و بابەی بەرێدایە جان چت دەوێ بەرێ بابە جان چت دەوێ ئەو مەلائیکەتانە ئەو وەختی ئەمەیان خۆش دەوێت ئەمە خەریکی خوێندنی خۆمان بین خەریکی وانە و تەحزیری وانەکانی خۆمان بین ئەو وەختی ئەو مەلائیکەتانە ئەمایان خۆش دەوێت ئەگەر ئێمە زبانمان نەگەڕێ بە خراپە درۆ نەکەین قسەی بە خەڵک نەرێن جوێنی ناشیرن نەدەین ئێستا ئەرکانی ئیمان گەیشتینە چێن دەرگەیشتنە ئیمان بە مەلائیکەتەکان ئەو زارە ئیمان بە ڕۆژی دوایی کە ڕۆژێک دادێ ئێمە زندی دەکرێنەوە تەمان هەمومان دەمرین پاشان خوا زندیمان دەکاتەوە حسابمان لەگەڵ دەکا ئەوەی چاکەی زۆربی دەستە بەهەشت بەڵام خوا نەخواستە ئەوەی چاکەی کەمبی خۆی گەورە بە ئاگر عەزابی دەدا ئاخری ئیمان ئەوە داچین و ئەنەسی باز دەکا و ئەنەس جێی لە داچی ڕاگرتیە ئاخری ڕوکن ئیمان بە قەزا و قەدەری خوایە کە ئەویش ئەوەیە خی گەورە ئاگەی لە هەموو شتەکانی ئەو دنیاە هەر شتێک دەبێ بەبێ علم و بەبێ ئیرادەی خی گەورە و ئیشە نابێتن ئەنەس ئەوانەی لەبەر کرد تەواو ئاگاتان لێرەبی ئێستا ئەنەس ئەرکانی ئیمانی لەبەر کرد دەرێتە داچی دایەجان دەبم بە لای پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام با ئەمیش وەچی تو بە خزمەتی بگەم داچی دەستی ئەنەسی دەگری و دەستە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە دەرکەی دەدەن یەکێک دەڵێ چێ لە دەرکەی دەدا داچی ئەنەسی دەرێ ئەمنم پێغەمبەر لە ماڵە صلی الله علیه وسلم دەڵێن بەرێ فەرموو چی شتەیە دەرێ وەڵڵا هاتیمە و کوڕەکەی ئەنەسی کوڕم زۆری حەز لێیە پێغەمبەری خوا ببینی صلی الله علیه وسلم پێم خۆشە بێتن سەرەکی لێ بدە یاخوا بەخێر بێن تەبعا نورە جوانیە کشتی ئەوانیە وا لە ماڵەکەی دانیشتیە کاتێککە ئەو خوشکە بەڕێزە لەگەر ئەنەسی دەستی گرتیە و دەستنە خزمەت پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام سەلام دەکەن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەنەسی لە باوشی خۆی دەکا ئەو ئەنەس عمری 9 ساڵە ئەو منداڵە خشت و جوانە عمری 9 ساڵە لە باوشی پێغەمبەری دەبی صلی الله علیه وسلم تەمان هەر منداڵێک عاقڵ بوو ژیر بوو زیرەک بوو دەوپاک بوو و بەڕاستی داک و بابی لێ ڕازی بی دەستە ناو باوشی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەمووتان ئێوەش عینەن کو ئەنەس ئێستا ئەوها باوشی لە پێغەمبەری کردی عەلەیهی سەڵات وەسەلام ئێوەش باوش لە پێغەمبەری خوا دەگرن بەڵام بەو مەرجەی کە ئەمن گوتم بەجێی داک و بابتان بکەن نوێژەکانتان نەفەوتێنن ئاگاتان لە زوبانی خۆتان بی وانەکانی خۆتان بخوێنن زۆر خەریکی مۆبایل و هەتاری نەبن زۆر خەریکی مۆبایل و هەتاری نەبن ئەوانە بکەن بە وەڵڵا هەمووتان دەستە باوشی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو زە پاشان داچی فەرمووی یا ڕەسوول ئەڵڵا ئەمن هاتیمە ئیشەکەم پێتە فەرمووی چییە تی وەڵڵا یا ڕەسوول ئەڵڵا حەزم لێ ئەنەسی کوڕم ببتە خزمەتکارت الله ئەنەس خەنی بوو ئەمن خزمەتی پێغەمبەری بکەم عەلەیهی سەڵات وەسەلام ئەمن لە ماڵی پێغەمبەری خوای بم عەلەیهی سەڵات وەسەلام ئەو پێغەمبەرە نازدارە هەر ئیشەکی بوێ بە من بکاتن خەنی بوو لە خۆشیان تەمانداچی پێی گوت ئەنەس ئەوە ئەمە دەتکەمە خزمەتکاری پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام مەرجم هەیە
یەکەمین شت نابی بێ ئەمری پێغەمبەری بکەی عەلەیهی سەڵات وەسەلام پێغەمبەر هەر ئیشەکی پێت گوت دەبی یەکسەر زێبەزێ بکەیت تی بەڵێدایە گوتی دووەم هەر قسەیەک لۆ دەکا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام نابی لە بۆ خەڵکی بجێڕیەوە کوڕەکانم چیژەکانم هەر شتێک لە ماڵتان ڕوودەدا نەکەن لە دەرێ بیجێڕنەوە هەر مشکلێک لە ماڵتان ڕوودەدا یان هەر شتێک دەبێت لە ماڵتان جا خۆشیبی ناخۆشیبی مەکەن بۆ منداڵەکانی گەڕک بجێڕنەوە مەکەن بۆ خەڵکی بجێڕنەوە چکۆ نهێنی ماڵی خۆتانە مەسەڵەن دایک و بابت بە شەر دێن عاجزیەکیان دەبی نابی ئەتوو بچی لە دەرێ لەکەم منداڵەکانی کۆرانی برێ وەڵا داک و بابم ئەوڕۆ بە شەر هاتن یان بابە شتێکی کڕیوە لە بۆتان نابی ئەو شتەی بە عالەمێ نیشان دەنجکۆ خەڵکی کە احتیمالە نیتیان خەڵکی کە فەقیرن دەستکورتن نەیتوانیوە وەکو ئێوە باوتان ئەو شتتان لۆ بکرێ نابی ئەو شتانە لە دەرێ باسکەن بزانە ئەنەس گوتی بەڵێدایەجان هەر قسەیەکی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بکە یان هەر شتێک ببینم لە ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە ناژێڕمەوە لە دەرێ بزانە ئەوجا پاشان فەرمووی ئەنەس هەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەبێت و لە لای دانیشی هەر کاتێک ئیشێکی هەبوو مەسەڵەن دەویست دەست نوێژ بشوە دەبی بە غارێکی بچی مەسینەکەی لە بۆ پڕ ئاوکەی بە یەک غاری لۆیەتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ماندی نەبی بسیتن مەسینەکەی بین توی باشە ئەلمیم داچی ئەنەسی بەجێهێش لە خزمەت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەنەس چەندەها ساڵ خزمەتی پێغەمبەری کرد عەلەیهی سەڵات وەسەلام هەتا گەورە بوو ئەنەس هەتا عمری گەیشتە 15-16 ساڵی هەر لە خزمەت پێغەمبەری دابوو عەلەیهی سەڵات وەسەلام بەردەوام هەرچی پێغەمبەر ئیشێکی هەبایە دەگوت ئەنەس دەگوت بەڵێ یا ڕەسوول ئەڵڵا دەگوت بڕۆ بە فلان کەسی برێ بابێ ئیشم پێیتی ئەنەس بەغارەکی دەڕۆیشت بەغارەکی دەڕۆیشت ڕۆژێک داچی تاقی کردەوە بزانە ئەنەس ڕاست دەکا لەگە قسەکانی کە وەختی خۆی پێی گوتیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیشەشی پێبوو تی ئەنەس بڕۆ ئەو ئیشەم لۆ بکە ئەنەس چۆ ماڵێ ئەو دەبچی ئیشەکەی بکە گوتی ئەنەس دووە بە پەلەی گوتی وەڵایە دایەجیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئیشەشی پێگوتی مەدەی بچم جێبەجێ بکەم تو ئیشەکە چێوتی دایە ناڵێم ئەوە نهێنی پێغەمبەری عەلەیهی سەڵات وەسەلام ئەوە پێغەمبەر بەمنی گوتێ بە کەس ناڵێم یەکسەر داچی سەری ماس کرد گوتی ئافرین کوڕی خۆم نەکەی نهێنی ماڵی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام یان قسەکانی پێغەمبەری خوا بە کەس بری خۆوە داچی بوو بەس تاقەداکەکی هەبوو کە چەند خۆشی دەویست بەڵام نهێنیەکەی بەداچیشی نەگوت منداڵی عاقڵ منداڵی ژیر دەبی ئەوها نهێنی پارێز بیتن ڕۆژێکیان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام بە ئەنەسی گوت ئەنەس گیان بڕۆ فلان ئیشم لۆ بکە وەڵا ئەنەس هاتە دەرێ دیتی چارپێز منداڵ گەمەی دەکەن وەڵا لەگەرەوان خەریکی گەمان بوو بزانە چ گەمانێک بوو ئەو سەردەمەی کە کردیتیان لەگەوان گەمەی کرد پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ئینتیزار کە کورەوە ئەنەس ناتەوە ئەوە چی بەسەر هاتە دەرێ دەبینی ئەوە لەگە منداڵان گەمەی دەکە وەڵا لە پشتڕە ئەوە چاوی گرت ئەو هەردوو چاوی گرت تی ئەنەس بەڵێ یا ڕەسوول ئەڵڵا کۆ دەنگەکەی دەناسی گوتی ئەوە لە چێمای ئەبنەوە ئینتیزارت دەکەم عەفوم کە یا ڕەسوول ئەڵڵا وەڵڵی لەگە ئەو منداڵانە خۆم لەبیر کرد بەس وەعد بی لەمە دووە هەر ئیشەکەم پێ بڵێ لە بیری نەکەم و خۆم خەریکی ئیشەشیت کە نەکەم ئەوزا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام نەخۆی لێ تۆڕە کرد نا قسەیەشی پێگوت بۆیە ئەفەرموویتن وەڵڵاهی 10 ساڵان خزمەتی پێغەمبەرم کرد 10 ساڵان یعنی لە 9 ساڵی هەتا 19 ساڵی ئەوە ئەنەس لە خزمەت پێغەمبەری بۆ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمی قەت ڕۆژێکی پێغەمبەری خوا قسەیشی وان نەکردکەوە دڵم پێ عاجز بیتن جا ئەو ئەنەسە گەورە بوو ژنی هینا یەک لەو کەسانەیە کە بە هەزاران حەدیسی لە پێغەمبەری جێڕایتەوە صلى الله عليه وسلم لحديثي هر كاتك ديتان عن أنس بن مالك عن رسول الله صلى الله عليه وسلم أو أنس من دالبو أو يكلبو أيوان باسكر أو أنس قشتبو كوالا قلداتي تسومبو لقر بيغمبري تسومبو كإستا أنس يقل صحابة كاني بيغمبرا يقل أهلي بهشتا يقل بياوة قورا كان كأوكس هزاران حديثي لبيغمبري لبو إيما جرايته صلى الله عليه وسلم جا منداڵە خۆشەویستەکان ئەگەر ئێوەش دەتانەوێت وەکو ئەنەس گەورە بن وەکو ئەنەس ئەوها لە لای خوا و پێغەمبەری خوا شیرن بن دەبێ ئەنەس چۆن لەگەڵ دایکی جوولاوە دەبی ئێوە ژوا بکەن بەڕاستی ئێوە دەبی لەگەر لە ماڵەوە
لەگە داک و بابتان زۆر مؤدەب و ڕێک و پێک بن و لە ماڵی خاوێن و باوێن بن ئەنە زۆر خاوێن و باوێن بوو یعنی قەت شمەکی خۆی فڕێ نەدەدا ئەولا و ئەولا زۆر مڕەتەب و منتەزەم بوو ئەگەر زرک و بەرجی لەبەر کردبایە دەسوو لە شوێنی خۆی دادەنا ئەگە پێراوی لەبەر کردبایەوە دەبا لە شوێنی خۆی بی قەت خۆی پیس و پەرۆخ نەدەکرد گەمەیەکی وای نەدەکرد کەوا زرکەکانی بە پیسی بباتەوە ماڵێ بزانە ئەوە ئەنەس بووە لۆیە ئەو ئەنەسە گەورە بووە ئێوەش دەبێت بەڕاستی لە ماڵەوە مڕەتەبن کتابتان دراو نەبی هەموو کتابتان و دەفتەرتان لەو پەڕی پاک و خاوێنی زولک و بەرکتان لەو پەڕی پاک و خاوێنی کە دەست نەدەرێ و دێنەوە ماڵێ هەست پێ نەکەی کە ئەو زلک و بەرگە لەبەر کرایە ئەوەندە بە خاوێنی ڕایگری پاشان بەجێی دایک و باوکتان بکەن پاشان لەگە منداڵی گەڕک ئەوانەی کە جۆفرۆشن ئەوانەی کە بێ ئەدەبن ئەوانەی کە بەڕاستی بێعارن خۆیان تێمەگەینن لێیان دوورکەونەوە ئللا ئەگەر ئەوانەی کە بەڕاستی زۆر مؤدەب و محتەرەمن وەکی خۆتان دێنە دەرسێ لە دەرسێ حازر دەبن ئللا برادەراتی ئەوانە بکەن پاشان لەگەر خزم و کەسوکار و جیرانەکانتان زۆر مؤدەب بن پاشان لەگە مامۆستایەکانتان ئەو مامۆستانەی دەرستان پێدەن چ لە قوتابخانە چ لێرە دەبێت لەو پەڕی ئەدەب بن احترام لە کاتێک کە دەستێ بەرامبەر مامۆستات بەرە مامۆستا جان ئیشەکەم هەیە یا مامۆستا دەست برن کە مامۆستا ڕوخسەت هەیە قسەیەکی بکەم ئەوها بە ئەدەب لە گۆڕا مەسەلەن هەرمەستەوە قسان بکە ئیلا پاش ئەوەی کە ڕوخسەتت وەرگرت لە مامۆستایەکەی خۆت پاشان دەبی بە مؤدەب قسەی بکەی ئەو قسانەی کە دەیکەی دەبی هەموو قسەی پڕمانە بن نابی قسەی سووک و چروک و جوێن و قسەی ناشرن بی چکە ئەو کەسەی کەوا قوتابی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وسەلام و لە مەدرسەی پێغەمبەری خوا بخینی عەلەیهی سەڵات وسەلام دەبی بەو شێوەیە ڕێک و پێک بیتن زا ئینشاءڵڵا ئێوەش دەبی هەموو وەکو ئەنەس بن ئێوەش دەبی وەکو ئەنەس هەم لەگەڵ ماڵەوە هەم لەگە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام باش بن لۆی بەڕاستی ئێوەش هەمومان ئینشاءڵڵا لە ڕۆژی قیامەتێ لە بەهەشتێ لەگەر ئەنەسی کوڕی مالیک دەستینە خزمەت پێغەمبەری ئینشاءڵڵا ڕۆژێکدا دێ لە بەهەشت هەمومان پێکەوە دەستینەکەن ئەنەسی دەڵێن ئەنەس وەرە ئەمە جێمان لێبووە لە ژیان نامەی تو ئەتو 10 ساڵە خزمەتی پێغەمبەرت کردی عەلەیهی سەڵات وسەلام دەوەرە بە خۆت لەومان بجێڕەوە بزانین چۆن جوڵایەوە لەگە پێغەمبەری زە ئەو قسانێک کە ئەم کردم ئەو بۆ خۆی ئینشاءڵڵا بۆمان دەژێرتەوە وصلی الله على محمد وعلى آل محمد